وەک وەزارەتی عەدل خلال ئەم هەشت مانگەی ڕابردوو خەریکی ئیشی زەوی وزارەکانی عقول زراعیەکان و زەوی وزارەکانی کەرکووک بووینە لە شوێنە جێگە ناکۆکیەکان لە منتیقەی کەرکووک و دەوروبەری و خانەقین و مووسڵ بە تایبەتی ئەو زەویانەی کەوا مەشمولە بە مادەی 140 کە لە قەراری 29 خۆیەگرێتەوە قەراری 29 ساڵی 2012 دەرچووە وا نزیکەی 8 مانگە 9 مانگە ئێمە ئیشمان کردووە لەسەری و کارەکانمان زۆر بە باشی ڕۆیوە ئەنجامیشی باشە بێ و ئینشەڵا ئەنجامی دڵخۆشکەرەیە بێ بۆ جوتیارەکانمان لە کەرکووک جوتیارەکانی کورد و تورکمان بە تایبەتی لە ناحیەی تازە لە منتیقەی بەشیر ئەوە ئیسیفادەی لێکەن و هەروەها منتیقەی لەیلان و دووبز و ئاڵتون کۆپری و لەگەڵ تاوغ و دووزش چۆن ئەمە دوای ئەوەی کە هاتینە ئێرە لیزنەماندانا لیزنەکانمان مەیدانی یان ڕۆین مەعایشەیان کرد لە فەرمانگاکانی تاپۆ لە کەرکووک لە خلال جەردکردنی ئەو ئەزابیرە عەقاریانە کەوا ئتفای لەسەرە و بە قەرارە لجنە شیوونی شیمال مسادرە کراوە دەرکەوت بۆمان چەند بۆشایەکی قانونی تایە ئەو ئەزبارانە و ئەو تەزیلانە ئەویش ئەوەیە گەڕێتەوە لە بەرژەوەندی جوتیارەکان کە ئەو قەراراتانە تەنفیز نەکراوە لە هەموو ئزبارەکان و کۆی گشتی کە کۆمان کردێتەوە ئەوەتە هەمی لەبەردەستمانە ئەم سجلاتانە 1640 زەویە مقاتعەیە با بڵێن ئەوانە بە خۆیان خۆشبەختانە سوودمەند دەبن ئیشەڵال بە پێی مادەی 139 140 قانون تەزیل عەقاری کە سەلاحیاتی وەزیر عەدلە حەسرەن کە ئەو سەنەد تاپۆیە ئەو قەیدە ئیبتاڵکە و بیگەڕێنێتەوە بۆ ناو خاوەنە ئەسڵیەکەی